ابي نسبتي سيارة لم شارع نسبتي عالمي بيت پۆستی باڵاو هەبووە لە شاری سلێمانیە بەڵێ باسی ئەوەم بۆ بکەی کە تونێلی پێشڕا و بەڵێ چەند تکون بوو ئێستا یەک تونێلە کاتێککە برای لێدرا چەند تونێل بوو خۆی بڕیار بۆ دوو تونێل بوو یەکێک بۆ ڕۆشتن یەکێ بۆ هاتن بەس پارەی ئەو دانەیە هەبوو بۆ ئەو وەختە هەتا کۆڵزار تانیوەی کرا دوایی تەکمیلە کرا یعنی بە سێ مەرحەلەش مەرحەلەیەکیان بەس بۆ بڕینی تونێلەکە بوو شەریکێکی ئێرانی هاتن و بڕیان و ئەمانە شەریکەی دووەم مەجموعەی ئیشی دووەم ئەوە بوو کە تەغلیف کرێ کۆنکریت قاڵبی لێ بەسرێت و ئانە بکرێ هیچ سێهەم ئەم مەسەلەی عیبەکانی کەما بوو وەکو دانانی پانکا و ئەوە دەرکردن و ئینارە ئەم شتانە ئیتر لەبەرەوە هەتا گەیشتن ئەوانە تەخسیساتی دەوڵەت نەما بۆ ئەوی دووهەم بکات و دووهەم تەسمیمی بۆ نەکراوە نەخشەی بۆ نەکراوە بەڵام ناوی نراوە کە ئەوەش لەو لاوە دانیچکە بکرێت بۆ چوون بۆ هاتن تەمان ئەبێت کە ئەکرێت لە پێشە ئەبێت جادەکان هەم لە سیتەکەەوە تەواو بکرێت ینی بێتە جادەی دووسایدی گەورە 6 مەترێک بێ هەم ئەبێت لە سلێمانی جادەکە بەهدوو دیوا بکرێت بەڵێ کاکشێر بە حکمیەوەی کە سەرۆکی شارەوانی سلێمانی بوویت ئێوە چیتان کرد بۆ ئەم شارە تاوەکو سیستمی هاتوچۆ ڕێک بخرێتەوە تاکە ئەو لۆت و خەرەباڵەکەیکی ئێستا هەیە کە لە هەندێک شوێن خنکان دروستە بێت ئەوانە چارەسەر بکرێت بەڵێ ئەوە ئیشێکی باشی وەختی خۆی بۆ کرا چونکە ئەو فترەی کە من لە شارانی ویا سەرۆکی ئەنجومەن بووم نەخشەی بنەڕەتی سلێمانی کە پێڵێن ماسەرپلان لەو وەختا جێبەجێ کرا هاتە بواری جێبەجێکردنی دوو هەمەوانێ باڵێن مسادەقەی لەسەر کرا دوای ئەوە مقتەرحات هاتە پێشەوە لە دائیرەی مرورەوە لە شەریکاتێکەوە وتیان ماستەرپلانێکی تایبەت کرێ بۆ مرور بۆ هاتوچۆ بۆی خنکانی ڕێگا و ئەو شتانە نەبێت جا ئەگەر زەحمەت کێشر ئەم معلوماتە بتێ هینکەیت لە دائیرەی مرور معلوماتەکانیان زۆرە لە سلێمانی ئیستا لە بەشی ماستەرپلان معلوماتەکانیان هەیە بەڵام کاتی خۆی کەواتە ئیشی بۆ کراوە بەس عەقدی مروری شار یعنی مروری نەخنکانی جادەکانی شار ئیرا بە دایرەی مرور بڵێن هاتوچۆ ئێستا چی بکرێ بۆ ئەوەی کە لۆد و قەرەباڵغی شاری سلێمانی و سەر شەقامەکانی کەم بکرێتەوە ئەو نەخشانە تەطبیق بکرێت ئەوە باشە دوو مەسەلا وەختی خۆی مدیر مرورێکی چاکە بوو نایلیەوە عومەر بوو هات یعنی بەهینی خۆی بە ئاقلێتی خۆی جادەکانی تەحدید دەکرد ئەم جادەیە تەمعان بە نەخشە ئەم جادەیە بۆ هاتن بێ و جادەیە بۆ ڕۆیشتن بێ ئیستەش زۆر جادە مەسەلا لە ناو عەقاریە هەموو کۆڵانەکان ڕاست و چەپ هاتوچەی پیاکرێ کۆڵانێ بکرێ بە ڕۆیشتن کۆڵانێ بکرێ بە هاتن کۆڵانێ بکرێ بە ڕۆیشتن ئەمە هەمووی حەلەکە ئەڵمانیا ئەمە لێ بن شارێکی دەستکیشە ناو بازاڕەکەی بەڵام مرورتیان ناوەسێ بۆ چووکە بەو نەعە کردویانە پێڵن ئاینشتراس باین یعنی کولی ئیتیجای جادەیەک ئەبێ یەک ڕۆیشتن بێ لەو سەر ئەبێ یەکاتن بێ ئەمە بەنسبەت ئەوانە بەنسبەت قەڵەباڵغی گەورەشەوانە طبعا جادە پانەکرێ ئەوە ئیستملاکاتی ئەوێ پارە سەرفکردنی ئەوێ بەس ئەبێ تۆزە تحدیدی هاتن و کڕینی سیارە بکرێت لە وڵاتە سیارە کۆنەکان ئەوەی کار سیاری تازێ بەسەر سیارە کۆنەکان بمرێنن یاخود بفرۆشێتەوەنێ بە وڵاتانی کە بە شوێنانی کە ینی ئەبێ نسبەتی سیارە لەم شارە نسبەتێکی عالەمی بێت ینی خۆی هەیە من نازام شارێک نسبەتەکەی چەنە لە سڵاچەنە ئەو ئینەش تەطبیق کرێ تەواوە گرنگترین بڕیار لە کاتی دەسەڵاتی خۆتا کەیات چی بوو؟ وەڵا بڕیارەکان هەمووی باهینی ئەنجومەن بوو وەختی باشترین بڕیارمان ماستەرپلانی شاری سلێمانیمان دامەزران یعنی شاری سلێمانی وای هات تاریکی خاص لە دوبەیەوە هات بەسەر شاری سلێمانیە گەرا ڕسمی بە دیقەتی ئەم شارەی گرت ئیتر هەموو خەریتەکانی معلوم کرد دوو بڕیارێکمان هەبوو کە خۆڵ و خاشاکی سلێمانی کۆنە ئەکراوە بە کرێکاری بەلەدیە خەڵکی شوێزانی هەرێبێ بەلەدیە کرێکار بنێرە و پاکی کاتەوە ئێماوەمان لێ کردمان بە قەرارێک کە شەریکات
دابمەزرێ و شار پاکەنەوانێ بەسا ئەمەتر لەو شتانەیە دوو کە لە ماسەرپلانی تازەی سلێمانیا ئەو جادەی کە ئیستا لە تاسڵوجەوانێ هەتا نزیک سەیتەری عربەت ئیسە پێڵەن جادەی سەیمەتری و قەیوانەیکە ئەو جادەیە من لەگەڵ محافزی سلێمانیا کە وەختە کاک دانای ئەحمەدی بوو یادی بەخێر بێ ئەو جادەیەمان نەخشە کێشە ئاوا بە یەک پەنجە وتمان ئێتک بوو بە خەریتە تەبعەن بۆچی چونکە سلێمانی جادەی دایری بە دەورا هەبوو وتمان ئەوە بکرێت بۆی سلێمانی ڕزگاری وێ لە قەڵەباڵغی هەرچی تەنکەر و سیاراتی بەرزێویەت لێ بڕا بەرەو لای عربەتەوانێ ئەوەی نێک بڕیارێکی چاک بوو